هاڵوڕۆژی خانەنشینکراوان لە ئێرانی ژێر دەسەڵاتی ڕژیمی ئیسلامی. سەرۆکی ناوەندی خانەنشینکراوانی تەمینی ئیجتیماعی مازەندەران دەڵێ کرێکاران و خانەنشینکراوان سەبەدی 10 ملیۆن تمەنی هەزینەکان چۆن پڕ دەکەنەوە. سیگارفرۆشی لە کەنار خیابان، شۆردنی ماشێنی خەڵک، پاسەوانی لە پارک و هەر کارێکی تر کە ناوی شغڵی کازبمان لەسەردانەوە. کەسانێک کە نزیک بە 30 ساڵ لە ژیانی خۆیان کاریان کردووە، بەڵام ئێستا لە سەردەمێکدا کە پێویستیان بە سەرنج و ئاگا لێبوونا، هەزینەی کەمەرشکێن بۆتە هۆی ئەوەی کە ڕەنگی حەسانەوە نەبین و لە بارودۆخی نەخۆشیشدا خەریکی کار بن. مامناوەندی حقوقی خانەنشینکراوان 4 ملیۆن و 500 هەزار تمەنە و بارودۆخی ژیان و نەخۆشی بۆتە هۆی ئەوەی کە خانەنشینکراوان لە ماوەی ساڵانی ڕابردوودا گەلێک جار دەست بدەنە ناڕزایەتی. خانەنشینکراوان خوازیاری وەرگرتنی حقوقی سەرووی هێڵی هەژاری و دەرمانی بێبەرامبەرن، بەڵام هەتا ئێستا هیچ کام لە خواستەکانیان جێبەجێ نەکراوە. بەپێی ئامارەکان لە ئێران پتر لە 4 ملیۆن خانەنشینکراوی کەشوەری و لەشکەری بوونی هەیە کە نیسبەتی بەگشت جەمعیەتی ئێران ڕقەمێکی نزیک بە 5% و یان بەواتایەکی تر لە هەر 20 کەس یەک کەس خانەنشین کراوە. ئەم ئامارە لە چاو وڵاتانێک کە جەمعیەتیان کەمترە لە ئێران، بەڵام ئامارەکانیان واقعیترە و مافی کۆمەڵایەتی خانەنشینکراوان بە پێی یاسا دابین دەکرێت یەکجار کەم و گومان هەڵگریشە. بۆ نمونە لە وڵاتی بریتانیا نزیک 11% جەمعیەت لە تەمەنی خانەنشینیدا 65 ساڵ بۆ سەرەوەن، واتە لە جەمعیەتی نزیک بە 67 ملیۆن کەسی ئەم وڵاتە لە هەر 6 کەس یەک کەس خانەنشین کراوە. وڵاتی تورکیە بە جەمعیەتی 82 ملیۆنیەوە لە ساڵی 2016 واتە 5 ساڵ لەمەوبەر 11 ملیۆن خانەنشین کراوی هەبوو. ئەوەش لە حاڵێکدایە کە جەمعیەتی ئێران و تورکیا و پێک هاتەی تەمەنی جەمعیەتەکەیان جیاوازیەکی زۆری نییە. لە کۆماری ئیسلامیدا ژنانی ناوماڵ زۆر بە دەگمەن حقوقی خانەنشینیان بەردەکەوێ و بە لەبەرچاوگرتنی ڕێژەی یەکجار لە سەرەی بێکاری بە تایبەت لە ناو ژناندا ئاماری واقعی کەسانێک کە لە تەمەنی خانەنشینیدان لە ئاماری دەوڵەتیدا ڕنگدانەوەی نییە. ئەگینا چۆن دەبێت لە ئێران لە هەر 20 کەس یەک کەس خانەنشین کراو بێت، بەڵام بۆ نمونە لە وڵاتانی تورکیە و بریتانیا لە هەر 6 کەس یەک کەس خانەنشین کراو بێت. ئەگەر ئامارێکی ورد و باوەڕپێکراو لە ژمارەی خانەنشینکراوان هەبوایە، ئەگەر ژنانێک کە خەریکی کاری ناوماڵن و یان بێکارن، ئەگەر پیاوانێک کە بە تەمەنی 65 ساڵی گەشتوون بە تەواوی لە ئامارەدا گونجابایەن، تەنانەت ئەگەر پێک هاتەی جەمعیەتی ئێران لاوتر بووایە، ئێمە نزیک بە 10 ملیۆن خانەنشینکراومان لە ئێران دەبوو. لانی کەمی حەقدەستی خانەنشینی 4 ملیۆن و 300 هەزار تمەن لە مانگدایە کە بە پێی ئامارەکان هەزینەی مەسکەنی گونجاو لانی کەم 50 تا 65% حقوقی خانەنشینکراوانە و هەزینەی خۆراک تەنیا لە ماوەی چەند مانگی ڕابردوودا نزیک بە 30% چۆتە سەرێ. گرانی، تەوەڕۆم، داهاتی نەگۆڕ و دابەزینی ئەرزشی پوڵی ئێران لەلایەکەوە و گرانی بەردەوامی هەموو کاڵا و خزمەتگوزاریە پێویستیەکان لەلایەکی دیکەوە بۆتە هۆی هەژاری و گوزەرانی سەختی بەشێکی زۆر لە خانەنشینکراوان و بە ساڵاچوان. هێندێک لە مادە خۆراکیەکان لەوانە ماسی لەسەر سفرەی خانەنشینکراوان نەماوە و خواردنی گۆشتیش یەکجار کەم بۆتەوە. شیرەمەنی و هێلکە کە خواردنی سەرەکی بەشی هەژاری کۆمەڵگایە لەگەڵ چوونە سەرەوەی قیمەتی 30% بەرەو ڕووبووەتەوە. خزمەتگوزاریەکانی وەک ئاو، بەرق، گاز، تەلەفۆن و ئینتەرنێت لانی کەم 400 هەزار تمەن لە حقوقی بنەماڵەیەکی 4 کەسی بە خۆیان تەرخان دەکەن. زۆر یەک لە خانەنشینکراوان پاش 30 ساڵ کار لە تەمەنی 6 ساڵیدا ناچارن بۆ دابینکردنی ژیانی خۆیان و بنەماڵەکەیان و شوێن پیشەیەکی نوێ بکەون و یان هەژاری و فەلاکەتی زیاتر تەحمل بکەن. خانەنشینکراوان لەگەڵ کێشە و گرفتی ئابووری، ڕۆحی و بنەماڵی فراوان بەرەوڕوون. دابینکردنی هەزینەی منداڵانێک کە هێشتا سربەخۆ ناژین
دابینکردنی هەزینەی خوێندن و هاوسەرگیری ڕۆڵەکانیان، حقوقی نەگۆڕ و دابەزینی ئەرزشی پوڵی ئێران تەنیا چەند نمونە لەم کێشانن. کێشەیەکی سەرەکی دیکەی خانەنشینکراوان گرانی لە ڕاددەبەدەری دەرمان و خزمەتگوزاری پزیشکیە، بە تایبەت بۆ کەسانی بەتەمەن کە لەگەڵ کێشەی گەورە و چکۆلەی جەستەیی و دەرونی بەرەوڕوون. خانەنشینکراوان ئەگەر شانسیان بێت و نەخۆشیەکی جددی و پڕهەزینەیان نەبێت، ترس و نیگەرانیان کەمترە، بەڵام ئەگەر هەزینەی دەرمانەکەیان لەسرە بێت و لە خزمەتگوزاری دەوڵەتیش بێبەری بن، بەداخەوە مەرگی پێشوەخت ویان هەژاری بێسنوور چاوەڕوانیان دەکات. ڕێژەی لەسەرەی بێکاری لەناو لاوان و تەنانەت لاوانی خاوەن بڕوانامەی زانکۆ کێشەیەکی دیکەی ڕۆحی و ماڵی توێژی کەمداهاتی خانەنشینکراوانە. لاوانێک کە ناچارن لەگەڵ دایک و باوکیان لە ماڵێکدا بمێننەوە و بەهۆی بێکاریەوە ئیمکانی ژیانی سربەخۆ و هاوبەشیشیان نییە. گیر و گرفتەکانی دیکەی لاوان لەوانە ئەعتیاد، خەمۆکی، تندوتیژی و تەنانەت دەخاڵەتی حکوومەت و پۆلیس لە ژیانی لاوان و دەست بەسەرکردنیان بە هۆکاری سیاسی یان کۆمەڵاتی لە مەشخەڵەکانی دیکەی دایک و باوکانی بەتەمەنن. شێوازی هەڵسوکەوت لەگەڵ بەساڵاتچوان، منداڵان، ژنان و کەم ئەندامان لە هەر کۆمەڵگەیەکدا یەکێک لە پێوەرە سەرەکیەکانی ئاستی ئینسانی و دموکراتیک بوونی ئەو سیستمە سیاسیەیە و یەکێک لە پێوانە گرنگەکانی مافی ئینسانە لە ئاستی کۆمەڵدا کە حکوومەتی ئیسلامی لە هەموو ئەم بوارانەدا یەکێک لە کۆنەپەرسترین و گەندەڵترین سیستمە سیاسیەکانە لە ئاستی جیهاندا. خانەنشینکراوان مافی خۆیانە کە پاش ساڵانێکی دوور و درێژ کار و ڕەنج لە ئەمنیەت و ڕفاهدا بژین و مەشغەڵەی دابینکردنی دەرمان و خواردن و سەرپەنای گونجاویان نەبێت.